وەفدێکی ژووری بازرگانی ئەمریکیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانی ژووری بازرگانی سلێمانیان کردووە بۆ ئەوەی لە داهاتوودا پرۆژەی هاوبەشیان لەگەڵ بازرگانان و وەبەرهێنەرانی بواری کشتوکاڵی سلێمانیدا هەبێت. چاوەڕوان دەکرێت بەرهەمی ئەم کۆبوونەوەیە لە داهاتوودا پەلکێشکردنی چەند پرۆژەیەکی گرنگی بواری وەبەرهێنان بێت لە کەرتی کشتوکاڵی سلێمانیدا. پاکردنەوەی ئاوی قورسی شاری سلێمانی بەڕاستی جەنابی بۆچوونەکانی ئێمەی زۆر هەڵسەنگان و هیوادارین بەڕێزیان وەکو بازرگانەکانی ئەمریکا بتوان هەماهەنگی لەگەڵ بەرهێنەرەکانی خۆمان بکەن بازرگانەکانی خۆمان کە بتوانی بە شەراکەت کەوا کۆمەڵێ پرۆژەی پیشەسازی کشتوکاڵی لە شاری سلێمانی خێنەواری جێبەجێکردنەوە. ئێمە لێکتێگەیشتێکمان پێکەوە هەیە گفتوگۆمان کرد لەبارەی دەرفەتی کارکردن لە کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان. دید و تێڕوانیمان لەبارەی بەهێزکردنی هاوکاریەکانمان لەو بوارەدا لە سلێمانی ڕاگەیاند. بیلال مەحموود خاوەنکارێکی هاوبەشە لەگەڵ جوتیارانی سنووری پارێزگای سلێمانی بۆ بەرهەمهێنانی پەتاتە بەشداری کۆبوونەوەکەی کردووە و دەڵێت ئەم کۆبوونەوانە لە داهاتوودا گرنگی زیاتری بۆ پێشخستنی کارەکەیان دەبێت. ئێستا ڕۆژانە بەو ستافەی کە ئیشیان بەڵام ئێمە تۆمانداونی ویشیان لەگەڵاکەین بە جوتیارەکان هەمیان لە پشتی 1000 کەسەوێ بە ڕۆژانە ئیشی لەسەرەکەن 1200 کەس 1300 کەس هەموو ڕۆژێک پەتاتە هەڵدەگرینەوە. پێشتر کە عەقدمان لەگەڵاکردن لە 1000 تەن 1300 تەن نابوو بەڵام ئێستا ئینتاجەکە زیایی کردووەتەوە بۆ 18000 تەن عەقدمان لەگەڵا کردوون بۆ ساڵێک. بەیتی پلاستیکیمان هەیە کە نەک ئەتوانێت بە پێویستی خۆمانداگری بکات. بەپێی ئامارەکان سلێمانی لە ڕووی پرۆژە کشتوکاڵەکانەوە هەنگاوی گەورەی ناوە کە لە ئێستادا زیاتر لە 1000 پرۆژەی پەلەوەری و نزیکەی 22000 خانەی پلاستیکی هەیە و بۆ ئەم ساڵیش زیاتر لە 800,000 تۆن گەنم بەرهەم هاتووە کە دوو ئەوەندەی پێداویستی ناوخۆیە. وەک سەرۆک و ئەندامانی ژووری بازرگانی سلێمانی لەم کۆبوونەوەیەدا بۆ وەفدی میوانیان ڕوون کردەوە چاوەڕوان دەکرێت لە چەند ساڵی داهاتوودا بە هاوکاری وەبەرهێنەرانی بیانی گرنگی زیاتر بە پرۆژەی بەخێوکردنی ماسی و پرۆژەی ئاژەڵیش بدرێت و پێداویستی ناوخۆی پێ پڕ بکرێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.